سیاستمەدارانی ئەمریکا دوو ڕۆژی ڕابردوو بە توندی ئیدانەی ئەو بانگێشتەی سەرۆکی پێشوو دۆناڵد ترەمپیان کرد کە شەمەی ڕابردوو داوای وازهێنانی لە یاساکان و دەستوری وڵات کردبوو بۆی پێداچوونەوە بە ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکاتی ساڵی 2020دا بکرێتەوە کە جۆ بایدن تیایدا سەرکەوت. ترەمپ جارێکی دیکە لە تۆڕە کۆمەڵاتیەکەی خۆی تروس سۆشال بانگەشەی نوێکردەوە لەوەدا کە گوایە ساختەکاری لە هەڵبژاردندا کراوە. لەو لێدوانەیدا ڕایگەیاند چاوبەست و چاواشەکاری لەو جۆرە بەربڵاوە دەتوانێت ببێتە هۆی هەڵوەشانەوەی هەموو یاسا و کارنامە و مادەکانیان لە چوارچێوەی ئەوانەشدا تەنانەت دەستوریش هەڵوەشێتەوە. کۆشکی سپی بە خێرایی ناڕەزای خۆی لەو لێدوانە دەربڕی و ئەندرۆ بیتز وتەبێژی کۆشکی سپی دەڵێت گومانی تێدانیە دەستوری ویلایەتە یەکگرتووەکان بەڵگەنامەیەکی پیرۆزە کە 200 ساڵە پارێزگاری لە ئازادی و سەروەری یاسای وڵاتە جوانەکەمان دەکات و هێرشکردنە سەر دەستور و ئەوەی پەیوەندی بە دەستورەوە هەیە پێچەوانەیە لەگەڵ کیانی وڵاتەکەمان و پێویستە ئیدانە بکرێت. لە کۆتاییدا دەڵێت ناتوانیت تەنها ئەم کاتە ئەمریکات خۆش بوێت کە سەردەکەویت. چەندین ئەندامی کۆنگرێس لە هەردوو پارتەکە ئەو لێدوانەی ترەمپیان ئیدانە کرد. سەرۆکی فراکسیۆنی دیموکراتەکان لە ئەنجومەنی پیران چاک شۆمەر لە تویتێکدا ڕایگەیاند ئافتەی ڕابردوو ترەمپ نانی ئێوارەی لەگەڵ دژە سامیەکدا خوارد. ئێستاش داوای کۆتایهێنان بە دیموکراسی و ژیانی دەستوری لە ئەمریکا دەکات. شومەر ئاماژەی با میوانداری بارەگای ترەمپ دەکات لە فلۆریدا بە ئامادەبوونی نیک فۆینتیس کە یەکێکە لە بانگەشەکارانی باڵابوونی ڕەگەزی سپی و هۆلۆکۆستیش ڕەت دەکاتەوە. شومەر لە کۆتاییدا دەڵێت دۆناڵد ترەمپ کۆنتڕۆڵ ناکرێت و مەترسیە لەسەر دیموکراسیمان. پێویستە هەمووان ئیدانەی ئەو هێرشە بۆ سەر دیموکراسی بکەین. کاتێک لە بارەی لێدوانەکەی ترەمپەوە لە کەناڵی فۆکس نیوز پرسیاری لێکرا جێگری سەرۆکی پێشوو مایک پێنس خۆی لە ئیدانەکردنی بوارد لە دوای هێرشی 6 کانونی دووەمی 2021 بۆ سەر کۆنگرێس. نابراو خۆی لە ترەمپ دوور خستەوە بۆیە لە وەڵام داوتی ئەو پاڵێوراوانەی جەخت لە باسکردنی ڕابردوو دەکەنەوە با تایبەتی ئەوانەی گومان دەخەنە سەر هەڵبژاردننی سەرۆکاتی لە هەڵبژاردننی ئەم دوای کۆنگرێسدا نەیانتوانی ئەنجامێکی باش پێشکەش بکەن. لەبارەیەوە ڕاوێژکاری پێشووی یاسایشینەتەوەی جۆن بۆڵتن ئیدانەیە و بانگەشەی کرد و لە تویتێکدا دەڵێت پێویستە لەسەر پارێزگارانی ڕاستەقینە دژاتی کەمپەینی هەڵبژاردنەوەی ترەمپ لە ساڵی 2024دا بکەن.